ئێمە وەکو بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی ئەمە یەک دووەم وەکو لیژنەی باڵای یادکردنەوەی ساڵیادی 239 ساڵەی بنیاتنانی شاری سلەیمانی کۆمەڵێک چالاکی لە کۆمەڵێک ڕۆژی جیاواز و لە کۆمەڵێک شوێنی جیاوازە ئەنجامەدەین. سبەینێ یەکشەممە 12 مانگ سعات 3:30 پاشنیوەڕۆ یەکەمین چالاکی دەست پێکات لە تەلاری هونەر کە کۆمەڵێک بڕگەی جیاواز لە خۆیەگرێت لەوانە هەر لە سەرتاوە لە مەدخەلی با بڵین هۆڵەکەوە بە مۆسیقای میلی پێشوازی لە میوانەکانەکەین. دوای ئەوە پێشان دوو پێشانگامان هەیە، یەکیان پێشانگای شێوەکاریە، یەکیشیان پێشانگایکی فۆتۆگرافیە فۆتۆکۆنەکانی سلەیمانی نمایشەکەین و دوایەوە ئینە ناوهۆڵ لە ناو هۆڵا کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر ئەنجامەدرێ لەوانە کۆنسێرتی گۆرانی، تابلۆی هەڵپەرچێ و خۆشبەختانەش ئەمە بە جەماوەری بەڕێز و خۆشەویست دەڵێم کە سبەینێ مامۆستا هۆمەر دزەیش لەگەڵمانە بێ بە خوێندنەوەی شیعرێک لەسەر سلەیمانی و لەسەر و هەموو ئەمانەوە و لە گرنگتر لەمانەش لە ڕاستیە ئێمە ئەمساڵ 7 کەسمان هەڵبژاردووە کە خەڵاتی تایبەتیان پێشکەش بکەین لە هونەرمەند، لە شاعیر، لە نووسەر، لە شێوەکار، لە سینەماکار، لە میوزیسیان، هەر بوارێکە بڵین کەسێکمان دەستیشان کردووە لەلایەن لیژنەیەکی باڵاوە بۆەوەی کام خەڵاتیان پێبەخشرێ و ڕۆژەکانی تریش ئیش و کار با بڵین چالەکیەکان بەردەوام بن لە 13 مانگا لە 14 لە 15 لە 16 هەریەکەی هەر چالەکێک لە شوێنێک هەم لە تەلاری هونەر دیسانەوە لە 14 مانگیشە چالاکی هەیە و هەم لە بەردەشتی سەرا هەیە و لە باخی گشتی هەیە، لە شوێنە جیاوازەکان هەیە، لە با بڵین لە ئێمە ئەممان بۆ کرد لە ڕاستیاوی وەلامانەوە گرنگە ڕاستە بە شێوەیەکی ڕسمی فەرمی لەسەرەوە ڕێککەوتوین کە 11 یادی دامەزراندنی سلەیمانیە، بەڵام لە ڕاستیە یەکەم شار لە ڕۆژێکا دروست ناکرێت، ڕاستێ ئەبێ ڕۆژێک دیاری کرێت. دووەم ئێمە لە ڕاستیا ینی سلەیمانی زۆر لەوە بە گرنگترە بینین کە بەتەنها لە ڕۆژێکە یادی بکەینەوە، بەڵکو هەوڵمانداوە کە ئەم یادە درێژکەینەوە باڵای بەرزترکەین لە هەفتەیەکە کۆمەڵێک چالاکی و کاری هونەری و وەرزشی و جۆرا و جۆر لەم هەفتەیە بکرێ بۆی کە بە خۆمان و بە خەڵک و بە سلەیمانی و بە کوردستانیش بڵین کە ئێمە سلەیمانی بەلامانەوە لەوە گرنگترە کە بەتەنها لە ڕۆژێکە یادی بکەینەوە، بەڵکو زیاتر لە هەفتەیەکمان تەرخان کردو بۆ یادکردنەوەی. زۆر باشە دکتۆرەشم باسلەوە کرد کە ئێوە سلێمانی گەورەتر لەوە دەبینن کە لە ڕۆژێکە یادی بکەنەوە، بەڵام بەشێک لە ڕۆشنبیران و بەشێک لە کەسانی دیاری شارەکە گلەی ئەویان هەیە ئەمساڵکە زۆر لێکچوونی چالاکیەکان لەلایەن چەند دامەزراوە و کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی ترەوە هەمان چالاکی جیاواز بەڕێوەچێت لەسەر شاری سلێمانی لە ڕۆژی جیاوازیشدا بۆ ڕێک نەکەوتون لەسەرەوەی کە لە ڕۆژێکام چالاکیانە بەیەکەوە هەمووتان بە یەکدەنگ پێشکەش بە شاری سلێمانی و بە خەڵکی شاری سلێمانی بکەن، واتە بە کورتەکەی مەبەستیانەوەیە کە هەرێکە و لە ئاوازێک دەخوێنێ بۆ هەمویان ڕێک نەکەوتون بۆی کە بەیەک ئاواز بۆ سلێمانی بخوێنن لەم ساڵدا. وەڵی ببوورە من نازانم ئەو برادران ئەم ڕخنەیان لە شۆوە هێناوە، بەڵام لە ڕاستیا لە جێ خۆیان نییە، یعنی بۆ نمونە ئێمە چالاکی وەرزشیەکەین تۆپ یاری تۆپی پێ هەیە خۆ لە تەلاری هونەرە ناکرێ، ئەمە یەکەم. دووەم کۆمەڵێک کاری دەستی ئەوانە هەیە خۆمە لە ناو تەلاری هونەرە ناکرێ. سێەم ئێمە کۆمەڵێک کۆنسێرتمان هەیە، یان ئێمە هونەرمەندمان زۆرە، گۆرانی بێژمان زۆرە، ئەگەر ئەوەی تۆیڵی ئەویان و برادرانە وتویان ئەگەر وامان بکردایە ئەبوو بۆ نمونە لە بەیانی سعات 8 تا 12 شەوی مەچالاکیمان بکردایە، خەڵک لەمە بێزارە بێ بە پێچەوانەوە تۆ ئیشەکان دابەشەکەی خێت باکسەوە، ینی ئێمە ینی من ئەوە لەسەر پێشنیاری منیش بوو کە ئەم ئیشانە لە ڕۆژێکان نەبێت کە دوو چالاکی هەیە بۆ نمونە، دوو کۆنسێرت هەیە، دوو پێشەنگا هەیە بۆ نمونە. من وەکو بینەرێک حەزەکەم لە هەردووچیانە بەشدار بم، بەڵام ئەگەر هەردووچیان لە یەک ڕۆژا بێ و لە یەک کاتا بێ من ناتوانم هەرتوانم هیچیان ببینم، بۆ شتەکەمان دابەش کردووە بۆەوەی کە یەکەم بەکو لە سەرتاوە باسم کرد، ینی یادەکە دوور و درێژتر بێ باڵا بەرزتر بێ. دووەم ڕێگاش بدەین بە جەماوەر کە بتوانن لە هەموویان بەشداری بکەن.